بەڵێ زان و خۆشەویستانمان لە گەشتێکی معریفیدا دەچینە نێو ژیان و بەرهەمەکانی مامۆستا سەعید نەورەسی کە لە سەردەمی خۆی و تاوەکو ئێستا ژۆڵێکی بەرچایی هەبووە لەو پەیامانەی لەو نووسینانەی کە هەیبوون. قۆناغەکانی ژیانی بە چەند قۆناغێک جا دەکرێتەوە لە نووسین و لە چالاکی و کاری سیاسیدا. ئێمە ئەمڕۆ میوانێکمان دەبێ بەڕێز مامۆستا حەسەن حەمەکەریم نووسەر و شارەزا لە ژیانی مامۆستا سەعید نەورەسی گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بەم بابەتەوە. وسەیان زۆر بەخێر بێ. بەخێر بناخۆ. بەخێر بێ. سەر دوو چامان. مامۆستاگیان گەلەوە دەست پێ بکەین ژیانی ئەم کەڵەپیاوە ئەم کاریزمایە چۆن چۆنی بوو، چۆن پێگەیشت و دواتر باز لە پەیام و باز لە بەرهەمەکانی دەکەین. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام. دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەیە، خۆی گەورە موفقتان کە ژیانی مامۆستا بەدیع الزەمان سەعیدی نورسی ژیانێکی بەڕاستی زۆر ئاڵۆزە، ینی چەند قۆناغێکی بە خۆیەوە دیوە. خۆی لە گوندی نورس، گوندی نورس یەکێکە لە گوندەکانی پارێزگای بەتلیس لە کوردستانی تورکیا، لەوێ لەدایک بووە ساڵی 1876. ئیتر خوێندنی ئەو لە ناو گوندەکان و ئەو ناوچەیەدا خوێندنی حوجرەی خوێندووە، پێوترێ مەدرەسە. بەڵام ئەو پابەند نەبووە بە ڕیزبەندی و ئەو بەرنامە و پرۆگرامێکە لە ناو حوجرە هەبووە، ینی زۆر بە سەریعی دەرسەکانی تاوا کردو، نەڕۆشتووە مەسەلەن دانیشێ هەر کتێبێک خوێندوێتیەوە، ئەگەر شتێکی نەزانی بێ ڕۆشتووە بە مامۆستاکانی وتووە. ئاوا لە ماوەیەکی زەمانی کورت تا تقریباً لە 14 ساڵە با بڵێن هەموو پرۆگرامەکانی ئەوەی خۆوان پێڵێن عیلم کە پێوتری 12 عیلم تەواوی ئەکات، علمی شەرعی تەواوەکە. ئیتر ئیجازەی پێ ئەدەن هەرچەندە خۆی لە ئەوڵەوە ڕازی نابێ، ئەڵێ من چۆن بوێرم جبەیەک بکەمە بەرم مێزەرێک ببەستم کە ئەو مێزەرە ئیمامی ئەبوو حەنیفە بەست بێتی. بەڵام ئیتر لەبەرەوەی کەوا مامۆستاکانی ئەوێ دەڵێن زانویانە کە ئەمە شایەنێتی ئیجازەکان پێداوە. لە مناڵیدا ینی کۆمەڵێشتی سەروسەمرە ئێستا ینی کادنیە چونکە زۆری پێچێ، هەر لە سەرەتاوە نیشانەکانی زیرەکی و وریایی و ئازایی و دلێری پێوە دیار بووە. زیرەکەکەی ناوازە بووە، لە بەرکردنەکەی ناوازە بووە، یەکجار لاپەڕێکی خوێن بێتەوە زۆرجار لەبەری کردووە. اینجا دوایەوە کە دەبیستێ بەسەلەن عیلم و تکنۆلۆژیای تازە ڕێکردۆتە ئەوروپا و وڵاتەکان پێشکەوتون و حتا لە ناوچەی عوسمانی شاکە و کاتێشا دەوڵەتی عوسمانی بووە. بەتابەتی ناوچە کوردەکان زۆر دواکەوتون و ناوچەکانی تر خەریکە ڕوو لە پێشکەوتنەکەن و عیلم و قوتابخانەکان دێنە ئەوێ. لەو ڕۆیتر ئەو کوڵەی هەستی نەتەوایەتی تا ڕادێک هەستی سیاسی لە مێشکیا دەبزووی هەر لە سەرەتای گەنجیدا دەسەکا بە هەوڵ و کۆشش لە ناو خەڵکا، دەسەکا بە جموجوڵ بۆ گفتوگۆکردن لەگەڵ زاناکان. اینجا ڕوو ئەکاتە کتێبە تازەکانی عیلم، ڕۆکاتە خوێندنەوەی کتێبەکە زانستیەکانی وەکو جوگرافیا، وەکو بیرکاری، وەکو فیزیا، وەکو کیمیا. ئەو کتێبانە زۆر ئەخوێنێتەوە، ینی هەنگاوی زۆر ئەنێ. اینجا ڕوو ئەکاتە کتێبە فەلسەفیەکان، هەموو کتێبانەی ئەوەی لەبەر دەستاوی بێ لەو کاتە خوێندوێتیەوە. ینی لە هەموو لە وەکو لە علومە دینیەکانە زۆر پێشەکەوە و گفتوگۆ لەگەڵ عولەماکانە ئەکا. لە بوارە زانستیەکانیشا زۆر هەنگاو ئەنێ و گفتوگۆ لەگەڵ مامۆستا قوتابخانەکانی تازەکانیشدا ئەکات، حیوارێن لەگەڵ حتا جارێکیان منازەرەیەک لەگەڵ مامۆستایەکی جوگرافیادا ئەکات و مامۆستاکە شایەتی بۆ ئەدات. لە کتێبی لە بیرکاریا کتێبێکی داناوە لە کاتی خۆیان کە دوای کتێبەکە گون بووە. بەم شێوەیە کە لە هەردوو بوارەکە زۆر پێشکەوتووە، زانەکانی ئەو کاتە نازناوی بەدیع الزەمانیان لێ بەسەرا بڕاندووە تا هەڵکەوتەی زەمانە. دوای فترێک ئەو کاتە والی شاریوان ناوی تاهێر پاشا بۆ پیاوێکی بەڕێز بووە، کاتێک کە ئەم پیاوەی زانی و ناسیوە قەدری زانیوە، چونکە لە چەند شوێنێک ئەوە نییە مناقەشاتی سیاسی و ئەملاولا جێ پێ لەنگە کرێ لەلایەن هەم زانایانێک کە حەسوودیان پێبرد و هەم دەسەڵەدارانێک کە معجب نەبوون پێی. ئیتر تاهێر پاشا قەدری ئەزانێ و ئەیباتە شاریوان لەوێ خۆی
شوێنێکی میوانخانەی هەبووە کتێبخانەیەکی گەورەی تێدا بووە دەڵێ ئەچێتە ناو میوانخانەکە نزیکەی 3 ساڵ لەوێ مێنێتەوە مەجموعەیەکی زۆر کتێبی گەورەی مەتن نزیکەی 90 کتێبی گەورە لە بەرەکات لەو کاتەدا تاهیر پاشا کە خۆی یەکێک بووە لە والیە گەورەکان و دەسەڵاتی عوسمانیش ناسیویانە جەریدەیەکی دەست ئەکەوێت جەریدەکە باسی ئەوە کە گلادستۆن کە وەزیری مستعمراتی بریتانی بووە لەناو پەرلەمانی بەریتانیا قورئانێکی گرتووە بەدەستەوە ئەڵێ تا ئەم قورئانە لەناو موسڵمانان نابێ ئەمە ناتوانین حکمیان بکەین ئەبێ هەر چۆنێکمان کردو ئەم قورئانە نەهێڵین کە مامۆستا ئەمە ئەبینێ وەکو چۆن بڵێ ڕێک وەکو کەسێ ئاگریل تێبەر بێ ئاوای لێ دێت هەڵەسێتەوە و ئەڵێ تاهیر پاشا بێ بۆ هەموو عالمی مسلمانم کە نوری قورئان کەس ناتوانێت بگوژێنێتەوە یەکسەر لەوێ دەڕوا بۆ ئەستەمبول بۆ لای سوڵتانی عوسمانی ئەو کاتە کە سوڵتان عەبدولحەمید بووە ئەو کاتە زۆر محاولەکە مەشروعێک دەست پێ ئەکا مەشروعی قوتابخانەی زەهرا پێشنیاریەکە بۆ دەسەڵاتی عوسمانی بەڵام ئەو کاتە چونکە هێشتا نەناسراو بووە زۆر نەناسراو بووە زۆر گوێی لێ ناگیری و حتا سجنی ژەکرێ وەختێتە شێتخانەی ینی سجنی شێتخانەوە و حسابەتی ئەوەی لەگەڵا ئەکرێ ئەتر دکتۆرەکەش کە دکتۆرێکی بۆ ئەنێرنەڵێن فەحسی کە بزانە ئەم کابرایە چۆنە ئەویش کە ئەڕوا لەگەڵ دانیشتێ زۆر پێکەوە گفتوگۆ ئەکەن و مامۆستا زۆر قسەی بۆکە و باسی مەشروعەکەی خۆی بۆکە دوای دکتۆرەکە تەقریرێکە نووسێ ئەگەر ئەم پیاوە شێت بێ ئیتر لەسەر زەویدا ئێمە ژیرێکمان دەست ناکەوێ دوای هین یەکەن ینی ئیزنی ئەدەن و حتا پێشنیاریەکە بۆکەن ئەڵێن ئەو پڕۆژەی تۆ خێنە بەرنامە و دراسەیەکەن و مانگانێکیش بۆ تۆ ئەبڕینەوە ئەوڵێ من بۆ مانگانە نەهاتوم پارەم ناوێ بەس ئەوەم بۆ بکەن کە دوای ئەڕاتەوە لە شاری وان قوتابخانەیەک دانێ لە پاڵ قەڵای واندا پێڵێن مەدرسەی خۆرخۆر ئێسش ئەو مەدرسەیە ماوە چەند ساڵێکی زۆر تا سەرەتای جەنگی جیهانی یەکەم خۆی لێ مامۆستا بێ ئەوەی کە لە ناو پرۆژەکەیە هەیبووە لەوێ جێبەجێ ئەکات هەم وانەکانی دین هەم وانە زانستیەکانیش بۆ خۆی چەند مامۆستایەکە و لەوێ هەتا ئەو قوتابیانەی کە لێ بوون هەتا مەشقی سەربازیشی پێ کردوون ژمارەی 300 قوتابی زیاتریان هەبوو لەوێ مەشقی سەربازیشی پێ کردوون خەڵکێکی زۆریش لە هەموو شوێنێکەوە بە تایبەتی لە کوردستانەوە ڕوو ئەکەن ئەو قوتابخانە حتا لێرەوە مەسەلەن هەبووە لە کوردستانی ئێرانەوە لە کوردستانی تورکیاوە خەڵکە بووە ڕۆشتووە عولەما ڕۆشتو ڕویان کردێتە ئەو قوتابخانەیە مامۆستا وەکو ژیاننامەکەی یان ئەو بابەتانی لەسەری ئەخوێنیتەوە ئەو لێکۆڵینەوە و بەحسانی لەسەری کراوە ئەگە هەڵە نەبم ژیانی مامۆستا بەدەو زەمان بە سێ قۆناغدا بەشەکرێت سەعیدی کۆن سەعیدی نوێ سەعیدی سێم ئەمە چین ئەم قۆناغانە ینی بوونە ئێستا کە من ئاوا سەیدێکەم وەڵام لەوانێ سەعیدی نوێ پەشێمان بێ لە سەعیدی کۆن لە قۆناغی یەکەمیوانە ئەمە چۆنایی ئەم قۆناغانە زۆر قوربان ئەوەی کە باسم کرد نەختێ وردەکاری بوو لە سەعیدی کۆنا ئەگە بە گشتی قسە بکەین دوایەوە جەنگی جیهانی یەکەمێتە پێشەوە و لەگەڵ قوتابیەکانی و خەڵکی تر جێشێک دروستەکەن و دژی ڕووسەکان و ئەرمەنەکان شەڕەکەن و ئەسیرەکرێ و دوو ساڵ و نیو لە قۆستڕما لە شیمالی ڕووسیا ئەسیرە بێ و اینجا دوایی بە لەوێەوە هەڵدێ لە کاتی شۆڕشی بەلشەفیا 1970 بە پێ دەگەڕێتەوە بۆ ئەستەمبول و پێشوازی گەرمی لێ دەکرێ و ئەتاتورک پێشنیاری بۆەوە کاکەوە بێتە ناو حکوومەتەوە بچێتە پەرلەمان و قسە بکە ئەمانە بەس هەستا کاکەوە پلانێکی ورد هەیە لەبەرەوە لە بەردەم پەرلەمانە قسەی باسی وریایە نەکاتەوە بۆ لای دینی ئیسلام کە ئەو کاتە پەرلەمانەکە مستەفا کەمال و عوسمەت ئەنۆنە و کۆمەڵێکی زۆر لەوانە زاڵ بوون بەسەریا کە دەسەڵاتی عوسمانی چونکە لە زۆر لاواز بوو دوای سوڵتان عەبدولحەمیدی تر دەسەڵاتی عوسمانی وان نەما هەتا وەکو دەسەموەیەک بەدەستیانەوە بوو بەدەست ماسۆنیەکانەوە جا ینی ئەگەر بە سەریعی بابەتەکان باسکەن تو دوایەوە کە بێ ئومێد دەبێت لەوێ لە بەردەم مستەفا کەمالیش مەسەلەن پەنجەر ڕائەوەشێنێ و ڕوبەڕووی ئەبێتەوە لە قسەکردن دوایی بێ ئومێد دەبێت ئەوان زۆر پێشنیاری بۆکەن حتا یانەوە بیکەن بە واعظی هەموو کوردستان یانەوێ خوڵی دووری خەنەوە لە مەرکەز بەوەی وردەوە لە پلانەکانی خۆیاندان و دوایی احتیوای ئەویش بکەن بەڵام ئەوە زوو بە پلانەکە زانێ و دێتەوە بۆ شاریوان و 2 ساڵ لە شاخی ئەرەک لە پەنای شاریواندایە لەوێ کەنارەگرە و ئەکەوێتە ناو قۆناغی بیرکردنەوە بۆ گۆڕانکاری لەوێ ئەگۆڕێ بۆ سەعیدی نوێ سەعیدی نوێ لەگەڵ سەعیدی کۆنا لە سەعیدی کۆنا سەعیدێک بووە کە لە عیلمەکانە گەشتۆتە لووتکە
لە سیاسەتا گەشتۆتە لووتکە لە جیهادا جیهادی کردووە قوتابخانەی داناوە هەوڵی داوە مەدرسەیەکی گەورە بە ناوی قوتابخانەی زەهرا کە بەردی بناقشی بۆ دانرا ئەم جامعەیە دەبوو بە زمانی کوردی و بە تورکی و بە عەرەبی دەرسەکانی تێدا بخوێنرێ علومە دینیەکان و علومە تازەکانی تێدا بخوێنرێ و ئەبێمە ئەبوایە جامعەکەش لە بینی شاری وان و بەدلیس و دیاربەکرا بوایە ئەنی ئەو هەیویست کوردەواری پێشکەوێ و جیهادیشی کرد ئەمانە هەموو کرد ئەمە سیماکانی سعیدی کۆن بوون کە لە ڕێی سیاسەتەوە و لە ڕێی علمەوە خزمەت بە میلەتەکەی خۆی بکات بەڵام دوایی کەزانی ئیتر بەم شێوەیە ڕێگا خزمەتکردن وەکو چۆنەڵی ئەمانجە دوور خایانانە ناپێکێ کە ئەو ئەوێت کەوا لە ناو کۆمەلگاکە هەبێ لە ئەنجامی ڕبیرکردنەوەیکی قوڵ و زۆردا گۆڕانکاری وردی بەسەرا دێت و واز لە سیاست و واز لە ئەو شێوازە دێنێت کە لە سعیدی کۆناکردی و ڕۆکاتە سعیدی نوێ سعیدی نوێ سیمایەکە کەوا ساوایکەوەیە کە پاشخانێکی علمی و معرفی کۆنی پێیە کە لە سعیدی کۆنا هەیبووە اینجا ڕۆکاتە زیاتر لەگەڵ قورئانە یعنی وای لێ دێت تەنها لەگەڵ سعیدی نوێدا نورسیج گەل لە قورئان هیچ کتێبێکی تری بەدەستەوە نەبووە و کتێبخانەی لەگەڵ قورئانەکە بەس قورئانی بەدەستەوە بووە و حەچی یعنی با بڵێن ژیانی بۆ لەگەڵ قورئانە بەسەری بردووە تەخۆی تەرخان کردو بۆ خزمەتکردنی ئیمان و قورئان پێشی وا بووەکەوە ئەم زمانە زمانی ڕزگارکردنی ئیمانە چونکە هێرشەکان و با بڵێن شاڵاوەکان زیاتر بۆ لەرزەخستن بە ئیمانی موسڵمانانە ڕاستە بنەماکان و کۆڵەکەکانی تری ئیسلامیش لەرزیان پێکەوتووە بەڵام بە پلەیەک ئیمان کەوتۆتە مەترسیەوە بە تایبەتی لەو کاتەدا و ئێستاشی لەگەڵا بێ با بڵێن شۆڕشی بەرشەفێت و شوێت و کۆمەڵێ ڕەوت و حیزب و گروپی ملحید کە دژ بە ئیسلام و دژ بە بناماکانی ئیمان دەستیان پێکرد و ڕێکخراوی زۆر دانران بۆ جێهێتیکردنی عەقیدەی موسڵمانان مامۆستا خۆی بە تەواوەتی یەکلا کردەوە بۆ خزمەتکردنی ئیمان و قورئان ئەمە بوو بە سیمای سعیدی نوێ کە تایە تەحملکردن سەبرکردن ئارامگرتن و تا سەر ئێسقان پابەندبوون بۆ ڕێگەیەوە وەلانەدان لەو ڕێگەیە چەند هاجات تموح و مەسەلەن تەشجیعکراوەکەوە ئاڕاستەی ئیشەکەی بگۆڕێ لەلایەن عولەما گەورەکانەوە زانا گەورەکانەوە کە پێیان وتروا ئەو بکە بۆی وڵاتەکە ڕزگار بێ حتا مستەفا سەبری کە شێخ الئیسلامی دەوڵەتی عوسمانی بۆ لە کاتی خۆیان لە قاهرەوە بە تایبەتی خەڵگەنێرە بۆ لای ئەڵێ تۆ ئەو هەموو خەڵکە لەگەڵتای بۆچی جیهاد ناکەیت و وڵاتەکە ڕزگارکەی ئەویشە فەرمێ ئیشی ئێمە ئەمەیە ئێستا ئێمە هەر ئەمەمان پێکرێت تەنها ئەتوانین خزمەتی ئیمان و قورئان بکەن و هیچ لێشی لا نادەین ئیتر خەڵکی تریش مەسەلەن دێت دەڵێ من لە خەوما پێغەمبەرم دیوە سەڵ سەلەم فەرمێتی بڵێ بە سەعید دەستکا بە جیهاد ئەویشە فەرمێ جیهادی ئەو خەوی تۆ دیوتە مبارەکە بەڵام ئەو خەوەی کە ئەو جیهادێکە لە خەوە دەکای لەوای لێرە جیهادی معنەویە کە بریتی لە خزمەتی ئیمان و قورئان و ئەمە بە جیهاد دەزانین ئەمە بە جیهاد و ئەمە ژەزاین چونکە لەگەڵ زەمانەکەدا ئەمە گونجاوە و عالمی ئیسلامیش پێویستی بەمای هەیە زیاتر چونکە عالمی ئیسلامی ئێستا کۆمەڵی هێڕشی لەسەرە بەڵام بە دەرەجەیەک تۆ بتەوێ ینی نەخۆشێک ڕزگارکەی ئەگەر لە چەند شوێنێکا بریندار ببێ لە پێشەوە شوێنە سەرەکیەکان ڕزگارەکەی اینجا دوای چی بۆ ئەمە با بڵێ سیماکانی سعیدی نوێ بووە کە دەربەدەر کراوە لەوێ لە شاریوان هەڵکەنراوە براوە بۆ خۆرئاوای تورکیا دوای شۆڕشی شاه سعیدی پیران ئیتر لەو دوان نە وڵاتی خۆی دیوە نە میلەتی خۆی دیوە دەربەدەر بڕۆ حتا وفاتیشی کردووە ئەم پیاوە مەسەن مەجالیان نەداو نەژن بێنە نە ماڵ و مناڵ و حاڵی هەبێ بە هیچ شێوەیەک لە ساڵی 1950 ئەو کاتەی کە دەوڵەتی تورکیا انتخاباتەکە با بڵێن حیزبێک دێتە پێشەوە چونکە خۆتانزار لە ساڵ 1924 تا 50 حیزبی حاکم تاکە حیزب بووە کە بێتیوە لە جەهەپەی ئێستا کەمال ئاتاتورک و عیسمەت ئەنۆنۆ قیادەیان کردووە ینی بە ئاگر و ئاسن لەگەڵ موسڵمانان و بە تایبەتی لەگەڵ میلەتی کورد دووش لای مامۆستا نورسی زۆر پیرۆز و گرنگ بوون یەکەم ئیسلام دووهەم کورد ئەو دژاتی هەردووکیان کردووە لەبەرەوە مامۆستا بە تاواتی چۆسێنراوەتەوە لەوێ بەردەوامی یا لە سجنا بووە یا لە شوێنێکە دەست بەسەر و مراقبەی لەسەر بووە ئیتر لەژێر ئەو هەموو هەلومەرجە ناخۆشەدا لە لادێکانە مەسەلەن
نیان هێشتۆ کتێبەکانی چاپکە بە دەستنووس هەمووی بڵاو کراوەتەوە بەڵام لەگەڵەوەشا شۆڕشێکی گەورەی لە ناو وڵاتەکەدا هەر بە دەستنووسی خۆی و قوتابیەکانی شۆڕشێکی ئیمانی گەورەی لە وڵاتەکەدا بەرپا کرد. ساڵ 1950 ئەو کاتە حزبێک هاتە پێشەوە وەکو بڵێ فسحەیە دروست بوو کە انتخابات بکرێ ڕێڵبژاردن بکرێ. حزبێکی دیموقراتی دروست بوو وعدی داوتی ئەگەر من سەرکەوم آخر دەوڵەتی تورکیا ئێستا کات نییە گینا ئەو هەنگاوانەی کەنانی لە دوای لابردنی خلافەتی عوسمانیەوە تا ئەو کاتە کۆمەڵی هەنگاوینە کەویتی ویستی بە تەواوەتی ئیسلام لە ناو تورکیادا لە بنەوە هەڵکەنێ هەرچی شتێکە پەیوەندی بە دینەوە بوو نەیهێشت. قوتابخانەی داخست، مزگەوتەکانی زۆربەی داخست، بەعزێکی کرد بە مەخزن و بە قوتابخانە و بە مۆزەخانە و شتیوە زاناکانی دەستگیر کردن، هەندێکی ئەعدام کردن، هەندێکی ڕایان کرد. ینی حتا ناوی ئەڵڵای لە ناو دەستورا دەرهێنا قوتابخانە لە قوتابخانەکە پەروەردەی دینی نەما، حوجرە داخرا، مەدارسی تەحفیظ داخران، حەت شتێک مەسی دین بکە نانش. اینجا پیتیان کرد بە لاتینی، قورئانیان کرد بە تورکی، نوێژیان کرد بە تورکی، بانگیان کرد بە تورکی. یعنی هەرچی شتێ پەیوەندی بە دین و ئەساڵەتی ئەم میلەتەوە بێ هەمویان پچڕاند و ئەمەش هەمووی ئەوروپا بەسەریا سەپاند دوای اتفاقی لۆزان. ئەتر شتەکە زۆر دوور دوای 50 کاتەکە زۆر کورتەوە دوای 50 هەڵبژاردنە چییە بێت؟ ئەو هەڵبژاردنە ئەوان ئەو حیزبێک هاتە پێشەوە دیموقراتی و بە قیادەی جەلال بایار و عەدنان مەندەریس وعدیان داوتیان ئێمە ئەگەر بچینە سەر حکم ئەوەی کەوا جەهاپە کردوێتی لەو فترەیە ئەیخێنەوە جێگەی خۆی، بانگەکەنەوە بە عەربی، قورئان نەکەنەوە، نوێژەکەنەوە وەکو خۆی، اینجا مەجالە دێن بە خەڵک مەسەن دینداری بکە، مزگەوتەکان نەکەینەوە، مەدارس ئەکەینەوە. ئیتر مامۆستا نوورسی خۆی فەرمووی من ڕێی ئەدەم بەم حیزبە و خەڵکی ئێوەش ڕێی بدەن. نامەیەشی نردبوو هەموو شارەکانی کوردستان کە ڕێی بدەن بە حیزبی دیموقراتی و خۆشی قوتابیەکانی فعلەن حیزبی دیموقراتی بەباشی سەرکەوت لە انتخاباتەکەدا و هەندێک لە وعدەکانیشی بردەسەر وردە مامۆستا لەوێەوە ئیتر نەک بڵێ بچێتە ناو دنیای سیاسەتەوە بەڵام وردە ئەویست ئاگاداری دەنگوباسی مسلمانان بێ بە مامۆستا بە قوتابیەکانی ئەفەرموو دەنگوباسی وڵاتانی ترم بۆ بێنن یەکێکیانی دانابوو کە جەریدە بخوێنێتەوە بۆی ئاگادار بێ. ینی سەعیدی سێهەم نەختێ لای کردەوە بەلای دنیادا بەڵام نەچووە ناو سیاسەتەوە. بەو شێوە بوو هەتا 1960 کە وەفاتی کرد و ڕێگەیشە نەدا پەیامەکانی و کتێبەکانی بڵاو کاتەوە و چاپیان کە بە ڕسمی هەتا 1956. لە 1956 بە پیتی لاتینی پەیامەکان خۆی مراجعی کردنەوە وردەکاری و بۆ یەکەم جار ئەو کاتە چاپکران. مامۆستاگەر بۆمان باسکەی لە بەرهەمەکانی و بەتایبەتی تر پەیامەکانی نور ئەم تەفسیری جیاوازی چی بوو بۆ زیاتر بابەتی فقی ینی جەختی لەسەر کردوێتەوە لە ئیلحاد و لە باوەڕ و بابەتانە؟ مامۆستا خۆی لە زمانی سەعیدی کۆنا چەند کتێبێکی داناوە بە زمانی عەرەبی و هەندێک نامیرکێشی هەر بە تورکی هەیە و بە کوردیش چەند شتێکی هەیە چونکە لە زمانی سەعیدی کۆنا ئەگەر چالاکیەکانی مامۆستا باسکەی زۆرن یەکێک لە چالاکی هەرە جوانەکانی هەوڵدانی بۆ دانانی زانکۆی زەهرایەکێکی تر لەوانە بەشداری کردووە لەگەڵ ڕۆشنبیرانی کورد لە چەند ڕێکخراوێکی کوردی کە ئەو کاتە لە پێش هاتنی دەوڵەتی ئیتیحاد و تەرەقیەوە کۆمەڵی ڕێکخراوی کوردی و مامۆستا هەندام بووە لە هەندێکیانە حتا لە دامەزرێنەر بووە لە هەندێکیاندا لەگەڵ مامۆستا تەوفیق پیرەمێرد و لەگەڵ خەلیل خەیالی و حەمزە موکسی و مەجموعەی ڕۆشنبیری ئەو کاتەی کورد پێکەوە ئیشیان لەسەر کردووە. لەوێ بابەتی بە کوردیش بڵاو کردوێتەوە. اینجا بە عەرەبیش چەند کتێبێکی وەکو مەثنەوی وەکو ئاماژەکانی ئەجاز لە کاتی شەڕا لە ناو جەبهەیە لە ناو سەنگەرەکە کتێبی ئاماژەکانی ئەجازی دانا و کە کتێبێکی گەورەیە. اینجا سەیقەر الئیسلام کە ئێستا داوەریەکانە بە کوردی کتێبێکی زۆر گەورە و ناوازەیە کۆمەڵی پەیامی مامۆستایە کە لەو کاتەدا بنووسین و دوای کۆکراونەتەوە. ئەم سێبەرگەی تقریبان لە سەعیدی کۆنا بە زمانی عەرەبی و کەمێکشی بە کوردی و بە تورکی داناوە. لە سەعیدی نوێیە وتەکانی داناوە، بریسکەکانی داناوە، مەکتوباتی داناوە، تیشکەکانی داناوە. ئەمانیش زیاتر با بڵێن بابەتەکانی ئیمان بەخوا بە مەلایکەت بە کتێبەکانی خوا بە ڕۆژی دوایی بە قەزا و قەدەر و بە پێغەمبەران زیاتر ئەم بابەتانە بەڵام بە شێوەیەکی زۆر بەرفراوان هەرچی زانستەکان هەیە کە ئەو خوێندوێتی هەمویان تەرخانەکە بۆ خزمەتکردنی ئەم بابەتەی خۆی
مامۆستا لە بواری فقه کە باسی فقه فەرموو مامۆستا لە بواری فقه هیچ هینێکی نییە یعنی چونکە پێی وایەکەوە مادام مثلا ئێمە بۆ نمونە مەذهبی شافعی لێرە هەیە و لە شوێنی تر مەذهبی حەنەفی ئێمە لە کێشەیەکی فقهیمان نییە لەبەرەوە نەویستووە لە بواری فقه قسە بکە خۆی تا سەر ئێسقان پابند بۆ بە مەذهبی شافعیەوە فەرموویەتی ئەمە فقهێکی ئەڵێن وەکوڵی دیاری کراوە ئێمە ئەوەی کەواتیە قسەکەن بابەتی عقیدە و ئیمانە کە ئەمەیان زیاتر هجومی لەسەرە ینی ئەو لە تورکیا پابند بۆ بە شافعیەوە لەناو حتا لەناو تورکەکانیشە کە ئەوان حەنەفی مەذهب بوون تا سەر ئێسقان پابند بۆ بە مەذهبی شافعیەوە تەسەوورەکەی بەریەکەوتن دروست نەبووە لەوە ینی هیچ کێشەیەک نەبووە ئەسڵەن چونکە ئەوان مەسەلەی فقهیان بەلاوە گرنگ هین نەبووە ینی ئەوە حاڵی ناکۆک بێ هیچ جێ ناکۆکی نەبوو لە نێوانیان جێی خلاف نەبووە لە نێوان ئەوە حەنەفیەکەوە شافعیکە مامۆستا خۆی لە تورکیا لەوێ بووە لەناو تورکەکان بووە شافعی بووە ئەیشی توانی ئێستا مەسەن ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی گەیلانی لە کاتی خۆیان لەبەر خاتی جەوەکەی خۆی وازی لە شافعی نەبوو بە حەنبەلی بەڵام ئیمامی نورسی ئەوەشی نەکرد حتا جاری وا بووە بۆ نمونە ئەوە نە پابند بووە بۆ نمونە جلێکیان بۆ نەشتووە لە ماڵێکە کە هێنانەتەوە ئەم ڕۆشتۆ کردوێتی بە ئاوا و دیسان هەڵی خسەوە تاوەشی گوتۆ فەرمیێتی دەستی ئافرەتی بەرکەوتووە یعنی تا ئەو دڕادەیە پابند بووە بە مەذهبی ئیمامی شافعی بۆچی پێی وا بووە کە مەسئلەی فقه شتێکە دیاری کراوە یعنی ئێمە کێشەمان لەسەری نییە تۆ بە حەنەفی نوێژەکەی من بە نوێ هەمووی هەردووکی مەذهبی حەقن لای خوا و لای ئەهلی سنە و جەماعە ئیمانەکە لای ئەو گرنگ بووە ئەوەی کە لە ئەو مەبەستی بفەرموویەتی ئەبێ حەرچی هەوڵ و کۆشش و جوهد و ماندووبوونی شەوانە ڕۆژمانێ تەرخانی کەن بۆ ڕزگارتی ئیمان چکە ئەو لە مەترسیدایە کە من ئەوم لە وەکو ئەفەرمی حتا ئەو تەشبیهەکە بە ماڵێک ئەڵێم ماڵە خانوەیەک خانوەکەم ئاگری گرتووە لە ڕێگەدا ئەڕۆم مەسەن قاچم لە تاسەیەک هەڵەکەوە یان یەکێک قسم لەگەڵا بکە بووم وەستێنێ ئەڵێ نابێ من بوەسم چونکە مەترسی گەورە لە ماڵەکەدا بێ ڕزگاری کەم ئیمان ئەوەیە پەیامەکانی نور ئەوانەی کە ینی متابعیان نەکردویان خوێنبەتوان با بڵێن شارەزای ژیانی مامۆسانە بن باز لە ینی پەیامەکانی خۆی باسەکان نورسییان پەیامەکانی قورئانە ناویناوە پەیامەکانی نور تێگەیشتنی ئەوە وەکو عەرزم کردن ئەوەندە لەگەڵ قورئاندا ژیاوە ینی چۆنەڵی ڕەنگێکی قورئانیان پێوە دیارە ئەوەندە لەگەڵیانە ژیاوتر هەستەکەی کە ئەمە ڕنگدانەوەیەکی تێگەیشتنی ئەوە بۆ قورئان بەڵێ ئیتر ئەتوانی بڵێن پەیامەکانی باسی هەموو شتێکیان کردووە بڕواتان هەبێ خراستە مەسەن ئەمە هەمووی تەرخان کردو بۆ خزمەتی ئیمان بەڵام لەناو ئەودا چەندەها بابەتی تر مەسەلەن لە پەیامی وتەکاندا بەشێکی زۆری باسی ئیمان بەخواکە بەشێکی باسی ئیمان بە قیامەتەکە حەشر و زیندوو بوونەوە بەشێکی باسی ئیمانی مەلایکەت بە مەلایکەتەکە بەشێکی باسی فقی مەسەلەن وتەی 27 باسی ئەم بابەتەکە کە باسی فقه ئایا مەسەن چۆنێتی تێگەیشتن لە فقی ئیسلامی اینجا فقی گەورە و فقی بچووک لە بابەتێکی کەوتەی سێ باسی فەلسەفە ئەکا مناقەشێکی زۆری فەلسەفە و فەیلسوفەکانەکە کەوە یعنی چۆن زەرەریان داوە لە ئیمانی مسلمانان لە کاتی خوای ئێستش اینجا بابەتێکی زۆری باسی ئیعجازی قورئانەکە وتەی 25 معجزاتی قورئانیە زۆر عجیب و غەریبە اینجا لە مەکتوباتە کۆمەڵێکی زۆر پرسیار وەڵامەداتەوە باسی معجزای هی باسی ئیعجاز معجزاتی پێغەمبەرەکە لە مەکتوبی 19 کە معجزاتی ئەحمەدی کتێبێکی بەناو بانگە اینجا لە بریسکەکانە کۆمەڵێکی زۆر بابەتی هەم دەعاوی هەم فەرهەنگی هەم فکری هەم عقیدەی هەم ڕۆشنبیری هەم لە هەموو بوارەکانە مامۆستا قسەی کردووە و هەمووشی تێگەیشتنی ئەو بووە لە قورئان بۆ قورئان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەڵێ هەمووی تەوفیقی خواییە بۆ من چونکە ئەڵێ لە کاتی دانانی پەیامەکانی نورە خوای گەورە یعنی بەڕاستی یارمەتیکی وهای داوین کە ناتوان بڵێن کتێبانە هی خۆمانن ئەوەندە حتا نامیلکەی بووە مەسە نامیلکەی ڕەمەزان پەیامی ڕەمەزان کە من و تۆ لەوانێ بە 40 دقیقەی نەخوێنینەوە ئەو بە 40 دقیقە تەلیف کراوە ئەو پەیامی معجزاتی ئەحمەدیە بە 12 ساعت تەلیف کراوە کە کتێبێکی گەورەیە کەم نییە ینی پەیامی ئەو وتەی سیکە باسی مناقەشەی فەیلسوفەکانەکە و فەلسەفیە بە 6 ساعت دانراوە خۆی ئەفەرمێ لە کاتی دانانی پەیامەکانی نورە بەڕاستی خۆی گەورە ئەوەندە یارمەتی داوینەوەنە ئاسانکاری بۆ کردوین لەبەرەوە ناتوانین بڵێین موڵکی ئەمن ئەڵێن موڵکی قورئانن چونکە هەموو
تێگەشتنەکانیش لە قورآنەوە هاتوونێتتر من چۆن مافی ئەومە خۆم بکەم بە خاوەنیان تێگەشتنی منە بۆ قورآن بەڵام مەفهومەکە مەفاهیمی قورآنیە ماوەسا دەرفەتمەوەندەنەما پرسیارش گرنگە شوێن کەوتوانی ئێستا چۆن کار لەسەر مەزراکەن لە نێو کۆمەڵگادا تاوکو ئێستا ئەم سەردەمەی ئێستاش هیزر و بیر و بۆچوونەکانی کاریگەریە بێ لەسەر ژیانی ئێستامان خۆی وەفاتی مامۆستا کە ساڵی 1960 بوو لە چەند شوێنەکە باسیەکە فەرمە هیوادارم مردنم زیاتر خزمەت بکات تاکو ژیانم پێشەوەی وەفات بکە ئەوەی کە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە و قوتابیەکانی ڕاستپاردون کەوا چۆن خزمەت بکەن لەبەرەوەی کتێبەکانیشی یعنی معلومن لەبەرەوە کتێبەکانی ئیشەکەن ینی لە ناو عالەمی ئیسلامیدا بەگشتی و لە ناو وڵاتی تورکیاتا بە تایبەتی بێگومان قوتابیەکانی ینی بەردەوام خزمەتەکەن و خزمەتی گەورەشیان کردووە و تورکیایان بە تایبەتی ڕزگار کرد لە ئەو پیلانە چەپەڵێکەوە ئەویسترا وەکو زاناکان ئەڵێن ئەویسترا وەکو ئەندەلوسی لێ بکرێ چکە تورکیا پلانێکی ئاوادانرا بوو و مستەفا کەمال و عسمەت ئەنۆنە و قیاداتی ئەو کاتە ویستیان تورکیا بە تاوەتی لە ئیسلام دابڕن چەند ساڵێکی زۆر هەنیان هێشت خەڵک چێ بۆ حەج ئەنی ئەم پیاوە ئەلحەمدوللا ئەوەی کرد و قوتابەکانیشی دوای وەفاتی خۆی هەر بەردەوام بوون و ئێستاش زیاتر لە هەموو کاتێک بەردەوامن کۆنگرەی زۆر گیراوە و کتێبەکانی تەرجمەکران بە زمانەکانی ئاوادانشور ئەڵم ڕێوڕێبازەکەی زۆریش ئاوادان ئەلحەمدوللا و کتێبەکانی تەرجمە کراون بۆ زۆربەی زۆری زمانە زیندوەکانی دنیا بە زمانی کوردیشەوە لەخوا بەزیاد بێ اینجا کۆنگرەی زۆر ئەگیرێ مەسەڵەن چەندەها گۆر کۆنگرەی بەناوبانگ لە هەموو جیهانی ئیسلامیدا گیراون عولەما لەو کۆنگرانەدا قسەیان کردووە و پەیامەکانی لە چەند زانکۆیەکە دەخوێنرێن لە وڵاتانی ئیسلامیدا بایەخیان پێدرێ و مەدارسی قوتابیانی نور لە عالەمی ئیسلامیدا سوپاس بۆخوا و شان بەشانی مسلمانانی ترکە الحەمدوللا لەبەرەوەی قوتابیانی نور ڕۆیان نەکردوتە سیاسە لەبەرەوە لەگەڵ هیچ ڕۆتێکی مسلماناندا هیچ کێشەیەکی نەبوو بگرە مسلمانانی تریش باوەشێکی برایانەی باشیان بۆ کردوونەتەوە و ئەوەی کە کاری ئیجابی بنیادنەر بێ هەوڵیان داوە بیکەن و ڕوحی برایەتیش لەگەڵ مسلماناندا بپارێزن دەستخۆش مامۆستاجان تاوان دوای وەفاتی شێروازی لە نایانن تەنانەت گۆڕەکەشی هەڵەدەنەوە و تەرمەکەی بەلیکۆپتەرێکی گوێزنەوە کەس نازانێت گۆڕەکەشی لەکوێ ئەو کاتێک کە وەفاتەکە لەو کاتەدا ئینقلابێکی عسکەری بەسەر ئەو حکوومەتی عەدنان مەدەرسی ئەوانە دروستە بێت 1960 حکوومەتی حزبی دیموقراتی کە ئاوا چ کۆمەڵی چاکسازی کرد لە ناو قیادەکانی سوپادا جەنەراڵەکانی تورکیا کودەتایەکی سەربازی کرا ئەوان گیران عەدنان مەدەرسی و جەلال بەیار و ئەوانە هەمووی ئەعدام کران اینجا حکومێکی عسکەری لەو کاتەشە مامۆستا وەفاتی کردبوو دوایی کە بینیان خەڵکێکی زۆر ڕوو ئەکاتە شاری ئۆرفۆ و زیارەتی قەبرەکەی و قەڵەباڵێکی زۆر بەبەردەوامی هەیە قوتابیانی نور و خەڵکی کوردستانی تورکیا لێەوە هەمووی بەبەردەوامی هاتوچێ گۆڕەکە یەکەن ویست ئەترسان لەوێ و کوڵی تەجەموعێکی ئەوە شت دروست ببێ و ببێ بە سەرچاوێک بۆ هەراسانکردنی دەوڵەتی تورکیا لەبەرەوە قەرەریاندا کاو گۆڕەکەی بەرن بۆ شوێنێکی نادیار و ئەمەش هەر دوعایکی معنەوی مامۆستا خۆی بوو کە پێشتر پێشەوە وەفاتکە لە چەندەها شوێنە وەسەتی نووسیوەکە کە مردم بە جگە لە دووسێ لە قوتابەکانم کەس شوێنەکەم نەزانێت لەبەرەوەی خەڵک نازانێت زیارەتی قەبر بکە باتوو بۆ هەمینەوە تووشی گوناح نەبن کاتمان زۆر کەماوە لاشماندا لەو کاتە بەڵامی تر بابەتی مامۆستا سەعید نەوڕسی زیاتر هەڵەگرێ زۆر هەڵەگرێ دەستخۆش بێ سپاستانەکەم زۆر بەڕێز مامۆستا حەسەن حەمەکەریم نووسەر و شارەزای ژانی مامۆستا یاخوا بەخێر بێت زۆر سپاستانەکەم موفق و سەربەرز بن